دەڵێ لە ماوەی تەمەونم بە دوای یەک خاڵ دەگەڕم یەک معادلە هۆکار بی لە بۆ سەرکەوتنی کەسەچ دەڵێ گەیشتمە ئەو خاڵێ دەڵێ هەر ڕێگایەکی چێژبەخش هەبوو ئەوە ڕێگایەکە ئەوە لە کۆتایەکەی سەرکەوتو نابی ڕێگای چێژبەخش سەرکەوتوت ناکە ڕاست دەڵێ بەڵام ڕێگای بە ئازار سەرکەوتوت دەبە زەبان ئەو کە 11 ساڵی ڕاستی کردیە و بەخۆشی لەناو معادلەکان ژیان گەیشتە ئاستەچی یعنی بوویتە ملیاردێر ئەو جە گەیشتە ئاستەچی کەواتە پێویستە ئەو یاسایە بە زێڕین بنووسرێتەوە یعنی ئەگەر ڕێگایەکە خۆش بوو ئەوە هەست بکە خەلەلەکەیە ئەخر معقول نییە من هیچ کێشەک نییە نا یعنی یان ئەمن غەڵەتم یان نامێ شتێکی بەدەست بینم چکە تو کاتێک هەوڵ دەدەی کۆمەڵە تەگەرە و کۆسپەک لێ دێتە پێشت کۆمەڵە یەکەم زەربە لەوانەیە مەسەلەن زۆر جار ئەگەر تێ گۆڕانکاریەکی بکەی کەسوکاری خۆت هاوڕێکانت کوڕکاکە نەکەی زەرەر دەکەی نەکەی یعنی دەبی ئەو بربەستانە کەواتە ئەوە ناخۆشە چکە تو بە جیان ناکەیت هەدە تێ گۆڕانکاری بکەیت بڕک ئازاریش دەچێژی یعنی ڕێیەکە هەرچەندە ناخۆشە بەڵام بەڕەو داهاتۆکی باشترت زەبانەوەی کە ڕێیەکی خۆش بێت ئەگەر تێبینی بکەی خۆوەرە بزانە قورئان پەیامێکە پەیامێکی ئاسمانیە بۆ مرۆڤایەتی هاتیە وەرە تێبینی بکە لە قورئاندا ژیانی هەموو پێغەمبەران تەماشاکە هیچ پێغەمبەرێک لە خۆشیدا نەبووە بەڵام هەستی دڵخۆشبوونی هەبووە چۆن یعنی دائما لە غێر ئیستقراریەتدا بووە ئەهان باسی ئیستقرار و غێر ئیستقرارمان کرد لە غێر ئیستقراردا بووە دائما با بڵێ قەومەکەی ئەوەکەی ڕەدیان دایتەوە و کۆسبوتەگەرایان بۆ دروست کردیە و خەم و ناخۆشیان دایتێ هەموو ئەو شتانەی هەبووە بەڵام بۆ هەستی دڵخۆشبوونی هەیە لەبەرەوەی شتێکە ئەهەم باسی ئەومان کرد گوتمان خۆشبەختی پەیوەندی بە مادەوە نییە پەیوەندی یەکی ڕۆحانیە یعنی جەستە لەگەڵ ڕۆح پێکەوە لەبەرەوەی پەیوەندێکی ڕۆحانیە تێبینی بکە مرۆڤ کاتێک دڵخۆش دەبێت کە خۆی ڕادستی خوای گەورە دەکا کاتێک دڵخۆش دەبێت کە بەردەوام دەبی لەسەر نوێژەکانی من زۆر جار تاقیم کردووە لە نوێژەگە کەم تەرخەمیم کردبی یان شتێک لە بابەتانە بڕواتان هەبی یعنی ئیشەکان و کاروبارەکانی من بەباشی نەڕۆیشتێ بەڕێوە یعنی زۆر جار تێبینیم کردی ئەو کاتانێک کە نوێژەکانم زۆر بە مەزبوطی بە چاچی بۆ شتانە کردیا کارەکانم زۆر بە باشی ڕۆیشتە هەستی دڵخۆشبوونم هەیە هەست دەکەم لە هەموو کەس دڵخۆشترم لەبەرەوەی هەستم کردیا شتێکی زۆر گەورەم ئەنجامدایە یعنی ئەو هەستە دڵخۆشبوونەی لە خۆتدا بەرجەستە دەکەی لەبەر چی وایە لەبەرەوەی نوێژ پەیوەندیەکی ڕۆحانیە پەیوەندیەکە ئەتو دەزانی بۆچی دەژی چکە زۆر گرینگە ئینسان کە بزانی بۆ هاتیتە دنیاە ئەتو وەرە هەر هەوڵی پارە بدە سەروەت و سامان و ئەوانە هەمووی بەدەستبینە بەڵام بۆ دڵخۆش نابی ئێکە خۆ نیتە هەتا ئەی بۆ دڵخۆش نابی هۆکاری دڵخۆش نەبوونەکەت ئەوەیە کە ئەتو پەیوەندێکی ڕۆحانی نییە بۆی ئامانجەکانت یاخود ئەو شتانەی کە دەتەوێت بەدەستی بینی لەگەڵ ئەو پەیوەندی ڕۆحانەی یەکتری بگرتەوە چونکە دوجار ئەو پەیوەندی ڕۆحیە کاریگەری لەسەر دەرونی ئینسان هەیە